بەوەی پابەندنەبوونی بە ڕێنماییەکان ئارایشتگایەک لە سلێمانی داخرا. لیژنەوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی ئارایشتگایەکیان لە گەڕێکی بەختیاری داخست. لە راپۆرتی لیژنەوە بەشەکانی قایمقامەت داهاتووە کە کاتێک لیژنەکە سەردانی ئارایشتگاکەیان کردووە دەبینن کۆمەڵێک ئامێر و دەرمان بەکاردێت دەبێت تەنها لە کلینیکە پزیشکەکان یان پزیشکی پۆڕۆ بەکاربێن نەک ئارایشتگاکاندا. یەکێک لەو ئامێری دەرماپێ و یەکێک لە ئەو مەوادانەش مەوادی بیبی گڵۆوە کە لێرە دەرەکەوێت. بیبی گڵۆ هۆکاری داخستنی ئارایشتگاکە بوو لەگەڵ دەرماپێن. دەرماپێن چییە؟ دەرماپێن ئامێرێکە لە دەرزی زۆر ورد پێکات و بە دەموچاودا دەهێنرێت تاوا لە پێست بکات کۆلاجین و ئێلاستینی زیاتر دروست بکات و پێست گەش و گەنجتر بکاتەوە. بیبی گڵۆویش وەک ئەساسی ئافرەتان وایە بەڵام ئەم دەکرێتە پێستەوە بە ماوەیەکی درێژ ڕەنگی پێست دەکات بەو ڕەنگەی خۆتەتەوێت. ئەمە جگەلەوەی خۆراکە مادە و ڤیتامینیش دەکاتە نێو پێستەوە. هەردوو چارەسەرەکە ئەگەر بە ئاگایەکی زۆر و لەژێر چاودێری پزیشکدا نەکرێن دەکرێت بە بنەوەی هەوکردن و خوێنبەربوون و هەڵاوسان و تێکچوونی پێست و ڕەنگی دەموچاو. لە شاری ڕانیە نینۆکێکی دەستکرد لە ڕێڕەوی بۆری هەناسەدانی کچێکی 9 ساڵان دەرهێندا. دکتۆر ڕەوەند عەبدوڕەحمان پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری سنگ و بۆرەکانی دڵ لە نەخۆشخانەی ڕانیە بە کوردستان 24 ڕاگەیاند دوایەوەی شەوی ڕابردوو کچێکی 9 ساڵان گەیەندرایە نەخۆشخانە کە زۆر بە توندی دەکۆکی دوای پشکنین دەرکەوت شتێکی قوتداوە و لە بۆری هەناسەدانی داگیری خواردو. دەست بەجێ بۆ ئامێرانی لە بەردەستدا بوون شتەکە لە بۆری هەناسەدانی منداڵەکەدا دەرهێنرا و دەرکەوت نینۆکێکی دەستکردە و کچەکە قوتی دا. دکتۆر ڕەوەند عەبدوڕەحمان دەڵێ لەبەرەوەی شێوەی نینۆکە کەستونیە و بەستونی لە نێو ڕێڕەکەدا بووە توانیوێتی هەناسە بدات تا گەیەنراوەتە نەخۆشخانە ئەگەر نا ژیانی دەکەوتە مەترسیەوە. گیرانی ڕێڕەوی بۆری هەناسە بەگشتی لە خوار تەمەنی 4 ساڵانەوە ڕوودەدات بەڵام بەڕێژەی لە 6 بۆ لە 15 لە گەورانیشدا ڕوودەدات. ئەو گەنجەی کە لە سنووری پارێزگای دووەک هەردوو گوێچکەی لەلایەن چەند کەسێکەوە بڕا دۆخی دەرونی ناجێگیرە بەڵام لە ڕووی تەندروستیەوە هەموو چارەسەرێکی پێویستی بۆ کراوە. لە نزیک کەمپی شاریا لە سنووری پارێزگای دووەک 3 کەس گوێچکەی گەنجێک دەبڕن و هەڵدێن. دوای ڕووداوەکە گەنجەکە دەڵێ ئەو کەسانە ناناسم کە وەکاریان کردووە چونکە تا ئێستا کێشەم لەگەڵ کەس نەبووە. گەنجەکە ناوی وەجدی زێدانە ئاوارەی شنگال و پۆلی 12 ئامادەیە لەگەڵ خێزانەکەی لە کەمپی شاریا دەژین. پێشتر وەجدی زێدان چیرۆکی خۆی بۆ کوردستان 24 گێڕایەوە. ئەو دەڵێ شەو بوو لە کافتریا دەگەڕامەوە بۆ ماڵەوە لە پشتەوە 3 کەس هێرشیان کردە سەرم و خستمیانە سەرزەوی. دوایەوەی کە هاتمەوە هۆش خۆم زانیم کە گوێچکەم بڕاوە. وەجدی دەڵێ کە خۆم لە مۆبایلەکەم بینی و زانیم هەردوو گوێچکەم بڕاوە تووشی شۆک بووم و لە خۆم دەترسام. ئەو پزیشکی کە چارەسەری وەجدی کردو بە کوردستان 24 ڕاگەیاند لەبەرەوەی گەنجەکە زۆر درەنگ هێنراوەتە نەخۆشخانە بۆیە نەتوانراوە گوێچکە بڕاوەکانی بۆ بچێنرێتەوە. ئەگەر دەست بەجێ دوای ڕووداوەکە گەنجەکە و گوێچکە بڕاوەکان بگەیەندرایەتە نەخۆشخانە ئەگەری زۆر بوو هەردوو گوێیەکانی بە سەرکەوتویی بۆ بچێنرێتەوە. ئەو پزیشکەی کە چارەسەری وەجدی کردووە لەگەڵمدا لە دهۆکەوە دکتۆر کەریم محەممەد پزیشکی پسپۆری نەشتەرگەری گشتی. سڵاو کاک دکتۆر، دەمەوێت بزانم کە ئەو ڕۆژە کە وەجدیان هێنا بۆ لای ئێوە چی بوو ڕووداوەکەم بۆ بگێڕنەوە. بەڕاستی ئەو ڕووداوە ڕووداوێکی دەگمەنە و کەم جارە ئەم شتە ئەبینین. گەیشتە لای خۆمان نیوەڕۆ بوو ڕۆژ پێنجشەمبی ڕابردوو. ڕاستی هەردوو گوێچکی دیمان هەردوو گوێچکی بڕاوە شتێکی دەگمەن بوو و کەم جارم شتە ببینی. ڕاستی ئەستی من پرسیارم کرد کواکەی ئەم شتە بوو ئەمڕۆ داوا چابووە وتی وەڵا ئەوە دوێنێ شەو بلەم حالەتە ئێمە ناتوانین ئەم گوێچکەی ئیتر تەواو یعنی خلاص ناتوانین بیگەڕێن و بیچینەوە. لەم حالەتە تەواو ئەمە چیمان سێرمان کرد زۆر چەرم و پێستی دەوری گوێچکی چووە. ئێمە محاوەلامان کرد بەس و زۆر خوێنی لێ دەچوو دووریمان و خوێنەکەمانیش ڕاوەستان نەزیفەکەمان ڕاوەستان. بەس ئەم شتەم توانی ئێستا حالیان بۆی بکەین دوا بە دوا طبعا ئەتوانین چشتری بۆ بکەین تەجمیلە بەس حال حاضر ئێستا بەس ئەو بوو بەس ئیجرائێکی ئەوەلی و تاڕێ بۆی بکەن ئەمەمان بۆی کرد. دکتۆر چەند کاتژمێری بەسەرا تێپەڕی بکەێنرا لە ئێوە و ئەبێ چەند کاتژمێریش ئەتوانێت بۆ نموناگەر گوێچکەکە لە ماوەی چەند کاتژمێرە بگەێنرێتە لای ئێوە دەکرا بچێنرێتەوە؟
والله خۆی لە ناو چەند سەعاتێک دەبێتن بگەین چونکە ئەو گوێچکە لە چی کڕکڕە کارتلجە و پێستە عەزەڵەیە ئەمرێ یعنی ئیتر حیاتی نامێنێ زیندوو لەم حالەتە دەبێ ئیتر ناو چەند سەعاتێ بێتن ئەمە طبعاً زیاتر لە 12 سەعات لەسەری چوو بوو زیاتر چونکە نیوە ڕۆ هات بۆ لامان وتی من دوێنێ شەو وام لێ هاتووە. ئەی دکتۆر چۆن نەگەیەنرا بۆ نەخۆشخانە ئایا لەو ماوەیە زۆرەدا خوێنێکی زۆری لەبەر نەڕۆشت بوو چۆن کە ئەوەنە کاتی بەسەرا تێپەڕی بوو ئەو جایهێنرا بۆ نەخۆشخانە؟ نانا وەختە گەیشت لای خۆمان باش بوو نەزیفەکەشی زۆر کەم بوو وانە بوو بەس ئێمە طبعاً توانیمان بیدورێنینەوە و نەزیفێکی بەسیط بوو زۆر نەبوو ڕاماوەستان چونکە عادەتەن گوێچک نەزیفێکی وا دەماری گەورەی تیان نییە بڵێ حتا مەسەنەن زۆر نەزیفێکی بەقوت بێ. باشە دکتۆر بۆ نمونە خوا نەخواستە ئەگەر جارێکی دیکە حاڵەتێکی ئاوەڕوو بداتەوە پێویستە لە ماوەی چەند کاتژمێردا شتەکە بگەێنە لای ئێوە چۆنیش بیپارێزن بۆ من ئەگەر ئەندامێکی وەکو گوێچکە لێکرایەوە لە چیدا بیپارێزن هەتاوەکۆی کە تا دەگاتە لای دکتۆرەکان کێشەی نەبێت و لە ژیاندا بمێنێتەوە ئەندامەکە؟ واللهی خۆی زووترین کات دەبێ بگەیت نەناو چەند سەعاتێک کەمتر لە سەعاتێکیش باشترە و دەبێت طبعاً بکەنە ناو بەفراو نەناو بەفراو بێتن. بەڵێ باشە ئەی دکتۆر ئێستا دۆخی تەندروستی جێگیرە بەڵام ئەم کوڕە دۆخی دەرونی چۆنە؟ لە ڕووی دەرونیەوە پاڵپشتی دەرونی دەکرێت پێویستە چی بۆ بکرێت ئەم ماوەیە هەتاوەکەوەی کە بەسەر ئەم ترۆما و ئەم حاڵەتە یازاڵ بێت؟ داوە حالەتێکی ڕاستی وەکوتم دەگمەنە و حالەتێکی طبعاً تەسیری کردووە لە حالەتی نەفسی ئەکید یعنی بس حال حاضر وەزعی باشە هەم نەفسیەن و صحیەن هەردوو یعنی تەندروستیژی باشی و حالەتی نەفسیژی باشە و الحەمدلله یعنی بۆ باشترە چێ ڕۆژ بە ڕۆژ. زۆر باش دکتۆر دەکرێت جوانکاری بۆ بکرێت دەکرێت هیچ ئۆرگانێک ئەندامێکی دەستکردی بۆ دابنرێتەوە چکە ئێستا و شتانە هەیە ئایا دەتوانێت هەوڵێکی هاوشێوە بدرێت بۆ ئەم کوڕە؟ طبعاً ئەم تشتە حاڵیە ناکرێت ئیستا چونکە حتا برینەکانی چاکە بێتەوە ساخە بێتەوە دوای ئەوە طبعاً جوانکاری و تەجمیل و ئەم تشتانە و ئەمانش طبعاً زۆر ڕێگا و چارەسەر هەیە بۆی ئیلا گوێچکی سیناعی هەیە مثلا کارتلج یعنی کڕکڕە مەسەنەن تێنن و دانن لە شوێنەکە و نەحتی بۆ ئەکەن و زۆر طریقە هەیە بەس ئێستا طبعاً نابێت حتا دوای ئەوەی وەزعی جێگیر بێت و برینەکانی ساغ بێت. دکتۆر ئەم کوڕە پۆلی 12 کۆتا پرسیارم ئەم کوڕە پۆلی 12 ئایا کێشەی بیستنی بۆ دروست دەکات ئەم ڕووداوە؟ بیستن ناچێت تەسیری لە بیستن نییە چونکە قەناتی بیستن تەواوە هیچ مشکلەی نییە ئەوە بەس گوێی دەرەوەیە کەواتە کێشەی نابێت. کێشین زۆر سوپاس دکتۆر کەریم کە لە دهۆکەوە لەگەڵم بوویت دەست خۆش. هیوادارم بتوانرێت بە سوودوەرگرتن لە نوێترین پێشکەوتن و تەکنۆلۆژیا پزیشکیەکان گوێچکە بۆ کاکوەجدی دروست بکرێتەوە چونکە ئێستا بە چەندین ڕێگا توانرێت ئەمە بکرێت. یەکێک لە هەرە تازەترین ڕێگاکانیش پرینتەری سێدووریە. لە ئەمریکا ئافرەتێک لەوەتی لەدایک بووە گوێچکەیەکی شێوەی تەواو نییە هەر بۆیە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا پزیشکانی ئەو وڵاتە خانەیان لە جستەی ئافرەتەکە وەرگرتووە و لە ڕێی ئامێرێکەوە کە یەکەم جارە بەکاردێت گوێچکەیەکیان لە خانەی خۆی و لە خوێنی خۆی بۆ دروست کردوێتەوە بۆیان چاندووە. ئافرەتەکە گەنجێکی تەمەەن 20 ساڵانە و ئێستا بۆ بە خاوەنی گوێچکەیەک هاوشێوی گوێچکە تەندروستەکەی. پسپۆران پێیان وایە ئەم تەکنەلۆژیایە سەرکەوتێکی گەورەیە لە سێکتەری پزیشکیدا. نەشتەرگەریەکە لە تەکساس کراوە لەلایەن پزیشکێکی پسپۆری دروستکردنەوەی ئەندامەکانەوە بە ناوی دکتۆر ئارترۆ بۆنیلە. دکتۆر بۆنیلا سەرەتا 9 گرام کڕکڕاگەی لە گوێچکە تەندروستەکەی خانمەکە وەرگرتو بە ئامێرە سێدووریەکەش سکانی گوێچکە ڕێک و پێکەی کردووە پاشان نردوێتی بۆ تاقیگەیەک ئەوانیش گوێچکەیەکیان بۆ دروست کردوێتەوە کتومت وەک گوێچکەکەی دیکەی هەموو ئەمانەش تەنها دەخولەکی پێچوو.
شکستێنانی توندی گورچیلە بە حاڵەتێکی تەندروستی مەترسیدادانرێ و ڕەشە لەسەر ژیان دەکات کە بە AKI ناو دەبرێت. ڕۆژانە لایەنی کەم خواردنەوەی یەک کوب قاوە دەکرێت مەترسی توشبوون بەم جۆرە نەخۆشیە کەم بکاتەوە. لە توێژینەوەیکی نوێدا ئەوە خراوەتە ڕوو کە ئەوانی ڕۆژانە قاوە دەخۆنەوە بەڕێژی لە سەدا 15 مەترسی توشبوونیان بەم نەخۆشیە و نەخۆشیەکانی دڵ و کێشەی خوێنبەرەکانیان کەمترە. ئەمانە هەواڵە تەندروستیەکانی ئەمڕۆ بوون بۆ درێژەی هەواڵەکان دەگەڕێەوە بە لە هاوکارانم لە ستودیۆکانمان لە هەولێر.